بۆ قسەکردنی زیاتر لەسەر بەڕێوەچوونی ئەو پێشانگایە و گرنگی بۆ سلێمانی و عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە بەڕێز ئارام بابان ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیم لەگەڵدایە. کاک ئارام ماندوو نەبی. خۆشحاڵ بین. بۆ پرسیارە دەست پێ یەکەم من بە ڕووداوێکی ئابووری گەورە ناوم برد. بەدڵنیاییەوە ئەم ڕووداوە چۆنە وهروەها چالاکیەکە چۆن بەڕێوە دەچێت چه ئامادەکاریەکتان بۆ کردووە؟ چالاکی دروستکراوی عێراق ئەم ساڵ سێم ساڵە کە لە شاری سلێمانیە کرێت وەک چۆن سلێمانی کە ناسرا و هەرواشە بە یەکەم شاری پیشەسازی لە عێراقا بە تەواوەتی. ئێمەش لە هەوڵی ئەوەداین لە ئەو نازناوە بێڵینەوە بۆ سلێمانی، بۆیە هەوڵێکی زۆرە ساڵان ئەو پێشانگایە لە سلێمانی بکرێ. ئەم پێشانگایە سێم ساڵەکە ئەکرێ هەموو ساڵێک بە سەرکەوتوی ئەو 2 ساڵی ڕابردوو. کاتە خولی یەکەم و دووەمی سەرکەوتوانە جێبەجێ کراوە، بۆیە خولی دووەمیش دەستان بۆ بردو بۆ سێم بە خولی سێمیش. زۆربەی لە کارگە گەورەکان بەشدارن لەو کۆمپانیایە. لەو پێشانگایە ئەم پێشانگایە چەند لایەنێکی هەیە. لایەنی یەکەم بۆ کارگەکان زیاتر ناساندنی خۆیانەکەن بۆ مشتریەکانیان. لایەنی دووهەم بۆ مشتریانەی کە ئەگەڕێن بە دوای کاڵایە بۆ بەکارهێنەر بێ بۆ وەکالەت بێ بۆ فرۆشتنەوە بێ، ئەو کاتە بە ئاسانی خاوەنی کۆمپانیاکە یا خاوەنی کارگەکە ئەو چەند ڕۆژە کە 3 ڕۆژە لەوێ ئەبێت ئەتوانن یەکتر ببینن، ڕێککەوتن بکەم لەسەر ئەوە. سوودێکی دوولایەنەیە. لایەنی سێم جوڵەیەکی بازرگانیە بۆ شاری سلێمانی. هەتا ئێستا ئەوەی کە من ئاگادار بم هەتا 10 دقە لەمە پێش زیاتر لە 500 بازرگانی عێراق ناویان تۆمار کردووە کە بێن سەردانی ئەو پێشانگایە بکەن. ئەم پێشانگایە ڤیستیڤاڵ نییە، ئەم پێشانگایەکی تایبەتە کە هەر کەسێک بچێ ئەبێ کارتی بزنسی پێبێت کە ئەمە خاوەن کارێکە، خاوەن کۆمپانیایەکە، خاوەن کارگەیەکە، اینجا ئەتوانێت سەردانی ئەو شوێنە بکە. بەنسبەت مناڵ و بڵێن ئەم شتانەی کە لە ڤیستیڤاڵەکانە ئەبینرێت چکە ئەچن بۆ بازارکردن، ئەم پێشانگایە تایبەتە ئەو شتانەی تیان نابینرێت. وەڵاویستم پرسیاری ئەو لێ بکەم کە چالاکیەکانی ئەو پێشانگایە چین تەنها نمایشکردن و با بڵێن گۆشەیە بۆ ئەو کارگانە یاخود چالاکی تریشی تیا جێبەجێکرێت؟ هیچ چالاکیکی تری تیا جێبەجێ ناکرێت، تەنها بۆ ناساندنی ئەو کارگانەیە و ئەو خەڵکانی کە ئایانەوە کارگەکان و مباشر بیان ڕاستەوخۆ بناسن سەردانی ئەو شوێناکەن. باشە چاوەڕێ بکەین کە لە ئەنجامی ئەم پێشانگایە گرێبەست ئەنجام بدرێت. هەموو پێشانگایەک بە دڵنیاییەوە گرێبەستی تیا ئەنجامەدرێ، یەکتەرناسینی تیا ئەنجامەدرێ، ڕێککەوتنی دوولایەنە و لایەنە حکوومیەکانیشی تیا ئەنجامەدرێ، چونکە ئەو کەسانە کە ئەچن کە پێویستی بە کاڵایەکە ئەزانێت کارگەکەش لەوەیە. زۆر کەسەیە لە دەرەوە ئەو کاڵایهێنێ کە ئەچێتە ئەو پێشانگایە ئەو کارگانە هەمووی لە بەردەمیا بە ئاسانی ئەتوانێت خاوەنی کۆمپانیاکە ببینێ، ڕاستەوخۆ قسەی لەگەڵا بکار ڕێککەوتن بکەن. هەموو پێشانگایە کە ئەمی لێبێتەوە حەدەسێکی زۆر گرنگە بۆ سلێمانی کە سێم ساڵە پێشانگای دروستکراو لە عێراق گەورەترین کۆمپانیاکان و کارگەکان بە کارگەی شیش و کارگەی چیمەنتۆ و زۆر بە لە کارگە گرنگەکان باتوانم بڵێم زۆربیان بەشدارن لەو پێشانگایە. تا ئێستا هیچ داتایەکەیە تەواوی ئەو کۆمپانیا و کارگایانی بەشدار دەبن بۆ نمایشکردنی بەرهەمەکانیان ژمارەیان چەندە؟ چەندیان لە هەرێمی کوردستانەوە، چەندیان لە عێراق و بەشدار دەبن؟ سیاسەتی پێشانگای لە دروستکراو لە عێراق لە سلێمانی هەموو کارگە گەورەکان زۆربەی کارگە گەورەکانی تایە کە نزیکەی 40 کارگی گەورە ئەبن. هەموو ساڵێک فرسەت ئەدرێ بە چەند کارگەیەکی بچووک کە بەشداری بک بۆ ئەوەی کە بچێتە ساحەکەەوە زیاتر بناسرێنرێ. لەوانەش 30 کارگەیەکەیە بە کۆی ئەوانی کە بەشدارن 70 کارگابن. باشە. ئەمە تا چەند دەرفەتە بۆ هەرێمی کوردستان کە هاوبەشی یاخود ئەگەر کڕیار بن یا فرۆشیار بن بەرکەوتنی باشیان لەگەڵ بازرگانانی عێراق و کارگەکانی عێراقیش بێت؟ دەرفەتێکە بۆ هەرێمی کوردستان بەگشتی؟ ئەو کارگانە لێرن کە ئەو کارگانە بازاریان باشتر بێ هەلی کاری زیاترە ڕەخسێنن، بازاریان باشتر بێ شتی باشترە خەنە بازارەوە. لەبەر ئەوە بۆ هەرێمی بۆ سلێمانی، بۆ هەرێمی کوردستان، بۆ عێراق بەگشتی، بۆ هەمووی هەر باشە. باش
بەناوەکەیە بێت تەنها دروستکراوی عێراق بەڵێ هیچ کاڵایەکی بیانی بازرگان و کڕیاری بیانی بەشدارە بن تایدا بەدڵنیاییەوە لە تا ئێستا چەند دقیقەیەک لەمە پێش زیاتر لە 500 کەس ناوی خۆی نووسیوە کە لەو سێ ڕۆژەیە سەردانی پێشانگاکە بەدەر لە بازرگانانی عێراق و هەرێمی کوردستان 500 کەس بیانین یاخود ئەمانە جگە لە شاری سلێمانی ئەمانە لە خەڵکی سلێمانی خۆیان تۆمار ناکەن بۆ سەردان خۆیان سەردانەکەن بەس ئەمانی کە لە شارەکانی تر و لە بەغداوە دێن ئەوان ناوێن خۆیان تۆمار کردووە. زۆر باشە باسێکی سلێمانیمان بۆ بکە ئەمە تا چەند هێندەی تر سلێمانی لە ڕووی پیشەسازیەوە بە پێشەنگی ئەڵێتەوە واروەها ئەوەی کە سلێمانی کردووە بە پێشەنگ لە ڕووی پیشەسازیەوە مەقەوماتەکانی چین؟ ئێمە خۆی گەورە لەم شوێنەیە خەڵقی کردوین هەموو شتێکمان هەیە ئەتوانین لە بەروبیمی زەویەکەمان خواردنی خۆمان دابینکەین نەوتمان هەیە غازمان هەیە زۆربەی شتەکان کە لە وڵاتەکانی ترانیە و لە ئێمە باشترەژین لەلای ئێمە هەیە و ئێمە وەکو ئەوان ناژین بەس ئیدارەدانەکەی هەڵەیە ئیدارەدانەکەی وەکو پێویست نییە ئێمە هەموو شتێکمانێ و هیچ شتێکمان نییە دراسەکردنی حکوومەت و بڕیارەکانی حکوومەت بۆ کەرتی پیشەسازی هەڵەیە. باشە لە ڕابردووە بینیمان هەندێک لە فستیڤال و مؤتەمەر و دیدار و کۆڕبەندی گەورە لە سلێمانی بەڕێوە چووکە بیانی و نێودەوڵەتی بوو و خەڵکی بیانی تایدا بەشدار بوو تا چەند لە بەرامبەر ئەم پێشانگایانی کە دروستکراوی عێراق و هەرێمی کوردستانن گرنگە زیاتر گرنگی بدرێ بەو فستیڤال و کۆڕبەند و پێشانگایانی دیکە کە نێودەوڵەتن بۆەوەی وەبەرهێنی بیانی بێنینە سلێمانی. هەڵبەتە ئەمەتان کردووە بەڵام بۆ پەرەپێدانی زیاتری بۆ پەرەپێدانی زیاتر ئاسانکاریە بۆ کەرتی پیشەسازی کەرتی پیشەسازی عمودی فەقەری اقتصادە کە ئاسانکاری بکرێ بۆ کەرتی پیشەسازی هەم هەلی کارە ڕەخسێنێ هەم ئەو دیدار و ئەو با بڵێن دیدار و کۆڕبەند و ئەمانە ئێمە کردومانە دەنگدانەوەی هەبووە بۆ وڵاتەکانی تر یعنی گرنگی شاری سلێمانی و جوغرافیای سلێمانی ئەوای کردووە کە لە تورکیاوە حکوومەتی تورکیا چەند بازرگانێک بنێرێ ئەسلێمانی بە ئامانج بگرێ بۆ بەرهێنان وای کردووە ئەمانە کە بڵاو ئەبێتەوە لە سایتەکانە لە سایتە ڕسمیەکانە وای کردووە حکوومەتی سین کە خۆی هەموو شتێک پێشەکیە بوو بۆەوەی پرسیاری سینیش لێ بکەم بڵێ لە پاشەوەی کە باسی کۆڕبەند و مؤتەمەر و پێشانگای نێودەوڵەتیەکانمان کرد باسی ئەوەشمان بۆ کە تۆ لە سین بووی ئەو دەستکەوتی بۆ سلێمانی بوو چۆن بەدی هات دەکرێت چ خزمەتی بە سلێمانی بکات. بەڵێ بجارە با پرسیاری یەکەمە وەڵام بمەوە ئەمەی کە ئەمانەی کە کراوە بەر ئەوەی کە ئێستا کە ئێمەیان بە ئامانج گرتووە ئێمە بازارێکی باشین بۆ ئەوان ئەمانەی کە کراوە بەرهەمی ئەوەیە کە سین کە منافسەی ئەمریکاکە کە سلێمانی بە ئامانج کردووە داوای کردووە کە شاری سلێمانی وەکو دەستە خوشکی شاری سەناعی ئەوەیە کە بۆ پرۆژەی بچوو کە شاری ئوەیە وەکو دەستە خوشکێک وەکو ناساندن و بینین و تێگەیشتن و ڕێکەوتن بکەین ئێمە لەگەڵیانە. هەنگاوی باش هاتوونەتە پێشەوە تەکنەلۆجیایەکی کە خەریکە ئەقڵ تەسەوری ناکە ئەوان گەشتوونێتێ ئێمە ئەتوانین خۆمانیان پێ هەڵواسین خۆمانیان پێ هەڵواسین سوودیان لێ ئەبینین ئەوان بۆکو با بڵێن بۆکو حکوومەتەکانی تر وڵاتەکانی تر هیچ مەسلحەتێکیان لەگەڵ ئێمە نییە یعنی نە مەذهبیە نە ئیستعماریە نە چاو لێ بڕینی غاز بێ یان نەوت بێ هەر شتێک بێ ئەمان خۆیان لەسەر سکەی خۆیانن هاوکاری وڵاتانی ترەکەن کەواتە لەم دەستە خوشکیەیە ئەکری ئێمە براوەکە بین ئیشمان بۆ سیاسەتی عەقدی سینی دائیمەن کە باسە کرێ گرێبەستی سینی هاو
تایە هەردوو لا سوودمان دەبن خۆسەپانی تیان نابێت نەخێر ئەوان بەدڵنیاییەوە هەموو ڕێکەوتنێک لەگەڵ ئەوەی کە ئێمە بینیمان سەرکردەکانیمان بینی سەرۆکی زانکۆکانمان بینی تەنانەت ڕێکەوتنێکمان کرد کە ناوچێکی پیشەسازیمان بۆ دروستکەن بۆ پرۆژەی بچووک ئەمە 130,000 گەنجی زانکۆک دەرچووی زانکۆکانە خاتە سەرکار ئەمەشتێکی مێژوویە با بڵێن بە لێکتێگەیشتن و ڕێککەوتن کراوە وەکو کاغەس بە فعلی کە چنە بواری جێبەجێکردنەوە هیچ ماوەیەکتان دیاری کرۆ بۆ پرۆژە و ئەو ڕێککەوتنەی کە بە فعلی ئیشی بۆ بکرێت ئەوان دەوڵەتێکن سیاسەتی ئابووری خۆیان وازەحە ئەم شتانەش بە شەو ڕۆژێک ناچێت بواری جێبەجێکردن ئیتیفاقی دوو کەس نییە یەکسەر بڵێ بڕۆ جێبەجێکە بەس وەکو حکوومەت وەکو وەزارەتی خارجی ئەوان لەسەر خەتن وەکو جەنابی قونسڵ سوپاسەکەین ئەم لێرەوە زۆر هاوکار بوو زۆر دڵخۆشە بەو ڕێکەوتنەمان زۆر گەرمیشن بۆ جێبەجێکردنی ئەوانە جگە لەوانە ئێمە کە دکتۆر عوسمانمان لەگەڵا بوو نوێنەری زانکۆی سلێمانی کە داوای ئەوەی کرد کە چەند کورسیەکمان بنێ لە گەورە زانکۆکانی ئەوەیە قوبوڵیان کرد بە خۆشحاڵیەوە ئەوژێکە بۆی چێگو لە دەستکەوتە گەورەکان بە کورتی باسێکی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بۆ بکە لە ماوەی ڕابردووە بە تایبەت لەم ساڵە سەردانی نێودەوڵەتی زۆرە بینین واروەها عیلاقەیەکی نێودەوڵەتی گرنگە بینین گەرم و گوڕ ئەمە بەردەوامە بن لەسەری و زیادی ئەکەن بۆ ساڵی داهات و پلانتان چییە بۆ ساڵی 2026 دروستکردنی پەیوەندی هەموو دروستکردنی پەیوەندیەک سوودی هەیە پەیوەندیەکان لەگەڵ هەموو شوێنێکە بەرهەمی هەیە هەر ڕێکارێک ئێمە ئەیگرینە بەر بۆ ئاسانکاری جوڵەی بازرگانی لە بینی وڵاتەکانە ئەو کاتە احتیکاری نایەڵێ ئەو نرخانەی کە بڵێن ئاسایی نییە ئاساییە بێتەوە بازرگانەکانمان بەڕووی جیهانە ئەکرێتەوە کارگەکانمان خاوەن کارگەکان سەردانی دەرەوەکەن کارگە گەورەکانە بینن ئەگەر هاو بەشیش نهێننەوە لەگەڵ خۆیانە چاویان لێەکەن بۆ ئەزمموی باشتر بۆ هێڵی بەرهەمی باشتر بۆ زیادکردنی هەلی کاری زیاتر ئەم کاری ژووری بازرگانی ئەوەیە تا لە 2026دا بەردەوامە دڵنیاییەوە هەتاکۆ 4 ساڵی ئێمە لێوە بین ئەوەی کە درچی پێ بکەین بە هاوکاری بازرگانەکانی شاری سلێمانیش هەوڵەیەن باشترین جوڵەی بازرگانی و ئاسانکاری بازرگانی و ئەو شوێنانی بازرگانەکانی خۆمان نەگەشتونێ بگەنێ بۆی کە ئەزمموی باشتر بێنەوە بۆ ئەوەی کە بتوانین سلێمانی لەو نازناوە بپارێزین کە شاری پیشەسازیە لە عێراق. بەڕێز ئارام بابان ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سپاس بە ئێوە.